کۆمیسیۆنی باڵایی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێم دوای تەواوکردنی کاری دامەزراندنی فەرمانبەرەکانی کۆبوونەوەیەکی بۆ تاوتوێکردنی پەیڕەوی ناوخۆی کۆمیسیۆن و چەند پرسێکی تر لاگەڵ لایەنە سیاسیەکان ڕێکخست. نەتەوە یەکگرتوەکانیش لەسەر بانگێشتی کۆمیسیۆن بەشداری لە کۆبوونەوەکەدا کرد. لەو کۆبوونەوەیدا 4 تەوەر تاوتوێکران ڕێخستنی لایەنە سیاسیەکان و پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە ناوی مردوو دووبارە و چاودێریکردنی هەڵبژاردنەکان لاگەڵ بنەماکانی ڕفتارکردنی قەوارە سیاسیەکان. سەرۆکی کۆمیسیۆنیش ڕایگەیاند با فەرمی داوایان لێ نەکراوە ئامادەکاری بۆ هیچ هەڵبژاردنێک بکەن، بەڵام خۆیان دەزانن لەم ساڵدا 2 هەڵبژاردن هەیە و خۆیانی بۆ ئامادە دەکەن. دەرفەتمان پێدان کە تێبینیەکانیان بدەنە ئێمە و ئەوەش بۆ دەکات کە ئەوان هەست بکەن بەشدارن لە قراردان لەگەر ئێمە بەتایبەتی لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە لە هەموو هەڵبژاردنەکان و دەنگدانەکانی پێشتر گلەیان لێ هەبوو و پێشنیاری باش پێشکەشکرا و ئەوەش بۆ دەکاتن زیاتر متمانی قەوارە سیاسیەکان بە لیستی تۆمارنامەی دەنگدەران زیاد بیتن. دەبان نوێنەری نەتەوە یەکگرتوەکانیش لێرانە ئامادە بوو چەند کۆمنتێکیدا لەسەر ئەو داتابێسی کە بەکاردێ و بەتایبەتی ئەوەی کە لە بەغداوەری دەگرین و دوای ئەوەی کە ئەو کۆمنتاتە وەرگیرا ئەمە ڕێکارەکان دەرەکەین. بەهۆی پەکخستنی پەرلەمانەوە یاسای هەڵبژاردنەکان هەموار نەکراوەتەوە، لەبەر ئەوە لە ئامادەکاریەکاندا کۆمیسیۆن پشت بە یاسا کۆنەکە دەبەستێت کە شێوازی هەڵبژاردن تێیدا نیمچەکراوەیە. لایەنەکان لە ناویشیاندا بزوتنەوەی گۆڕان داوایان لە کۆمیسیۆن کردووە پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە ناوی دووبارە و مردووەکان بکەنە دەستپێکی کارەکانیان. هەموو تێبینی و پێشنیارەکانی خۆمان خستە ڕوو لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران ئەومان بە کۆمیسیۆن ڕاگەیان. کۆمیسیۆن یەکەم هەنگاوی کارکردنێکی کەینێ لە هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردن. ئەم هەنگاوەی ئەگەر بێت و لەسەر ئەساسی بنەمای دروستکردنی متمانە بە تۆمارێکی پاک و نوێ دەست پێ بکە ئەتوانێت متمانەیەکی بەهێز لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە نێوان دەنگدەران لە نێوان کۆمیسیۆنا دروست بکە بۆی بتوانێت هەڵبژاردنێک بێت کە سەنگ و مەحەکێ بێ هەڵبژاردنێکی نزیک بێ کە بێتە هۆی ئەوەی پێوەەر بێ بۆ ڕای شەقام بۆ نوێنەرایەتی لە پەرلەمان. وتەبێژی کۆمیسیۆنیش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند داوایان لە وەزارەتی تەندروستی کردووە ئاماری تەواوی ئەو هاوڵاتیانیان بداتێ کە لە هەرێمدا گیانیان لەدەستداوە بۆ ئەوەی ناوەکانیان لە تۆماری دەنگدەران دەربهێنن. ئێمە منزەمین و ئەنجومەنی کۆمیساران هەموو شێوازێکی تازە بگرینە بەر بۆی کە تۆمارە پاکەینەوە و بۆ هەر بۆیش داوامان لەلایەنە سیاسیەکان کردووە و بە خۆشحاڵی ئێمە لە پرۆسەی ئامادەکاری داین و لە 2 هەفتە لەمە پێش ئێمە نووسراوی فەرمیمان ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکان کردو بەتابەت وەزارەتی سەحا بۆی کە ئەو ناوی ئەو مردوانەی کە لە لای ئەوان تۆمار کراون بە فەرمی بیدەن بۆی ئێمە لای خۆمان لای بێت. نوێنەری پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەکە وتی ئەم هەنگاوەیان وەک دەستپێک کارێکی باشە داوای لە لایەنەکانی تریش کرد بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی باش هاوکاری کۆمیسیۆن بکەن. باسی ڕێفراندۆمتان کرد پێشنیارتان کردووە کە دەستپێکێکی باش بوو. طبعاً هەڵبژاردن بە مشارەکەی لەگەر ئەحزابەکان دەکرێت و لەگەر منەزەماتەکان دەکرێت بۆی پرۆسەکە پرۆسەیەکی خاوێن بیتن بێ مەشاکل بی. طبعاً ئەوە یەکەم هەڵبژاردنی شەکە کۆمیسیۆنی کوردستان اعتیماد لەسەر خۆی دەکاتن بۆیە بەرنامەیەکی باش لە پێشە هەموو ئەو هاوکاریانی کۆمیسیۆن بکرێ بۆی پرۆسەکەمان بەبێگە بە شەفافی بەڕێک و پێچی بەڕێوە بچێت. حکوومەتی هەرێم 22 ملیارد دیناری بۆ هەڵبژاردنەکانی پارلەمان و سەرۆکایەتی هەرێم دابین کردووە کە بڕیارە لا چەند ڕۆژی داهاتوودا بخرێتە سەر ژمارە بانکیکی تایبەت بە کۆمیسیۆن. وتەبێژی کۆمیسیۆن وتیشی ئەو پارەیە تەنیا بۆ ئەو 2 هەڵبژاردنەیە و هیچ کەسێک بە فەرمی داوای لێ نەکردوون ئامادەکاری بۆ ڕیفراندۆم بکەن. باپی دوایین سەرژمێری کۆمیسیۆنیش نزیکەی 3 ملیۆن و 500 هزار کەس لە هەڵبژاردنەکانی داهاتوودا مافی دەنگدانیان دەبێت. یەژقادرێن ئارتی هەولێر.